دوای بڵاوبوونەوەی کتێبی یەکەمی فەلسفەی ئیسلامی دەرکەوتن تا کەوتن نووسینی نووسەری کورد جەمال حوسێن دوێنێ بە ئامادەبوونی بەڕێزیان هەردوو کتێبی ئاینی خۆشەویستی ئیبن عەرەبی و مەولانا نمایش و بڵاوکرایەوە. نووسەر و ڕۆشنبیری گەورەی کورد جەمال حوسێن چەندین نووسین و لێکۆڵینەوەی لە بواری هێزری ئیسلامیدا بڵاو کردوێتەوە و نووسینەکانی زیاتر لە بواری هێزری ئیسلامی و سیاسیدان و چەندین لێکۆڵینەوەشی لەو بوارەدا کردووە. قسە باسی زیاتر دەربارەی ئەم دوو کتێبە ئەەکەم کە دوان لەو 5 بەرهەمەن کە دوا بە دوای یەک بڵاو بوونەتەوە لەگەڵ زۆر بەڕێزیان کە لە سودی کورسات مەگەزین میوانمانە. بەخێر هاتی بەخێربی. کتێبی یەکەم فەلسفەی ئیسلامی دەرکەوتن تاکەوتن. کتێبی دووەم ئەمە ئەبێت هەم و چوارەم ئەم زنجیرە 5 کتێبە. کتێبی یەکەمیان وەکو دەواازەیەکی گشتی بۆ هەنێگە گفتوگۆ فکری و کللتوریانی کەرنا مێژووی ئیسلامی داکراون بە ناوی فەلسفەی ئیسلامی لە دەرکەوتنیەوە تاکەوتنی بەسشم بە کەوتنی یانی تا ئەو قۆناغێکی تر دەبووکێتەوە کۆتایی پێدێ قۆناغیش کە دەست پێ دەکات کە لە سەدەی 5دایە 5 کۆچی و کتێبی دووەمیان لەسەر بە هەمان شێوە لەسەر چەمک و زاراوە و مێژووی دەرکەوتنی تەسەوفی ئیسلامیە و ئیشکالیاتی ناو ئەو کللتورە پەیوەندی تەسەوف بە ئاینە دەرەجە ئیسلامیەکان و پەیوەندی بە ناوخۆ پەیوەندی بە زمان بە کللتور بە فەلسفە. کتێبی سێمیان لەسەر رابعی عەدەوی بایزیدی بیستامی حەلاج ئیمامی نفەری لەگەڵ عینی قوزاتی هەمەدانی. ئەم دوو کتێبە کە چوارەم و پێنجەمە دانێکیان سەر مەولانا دانێکیان سەر ئیبن عەرەبیە. زۆر باش. ضرورەتی نووسینی ئەم کتێبە و ئەو بابەتانی لەناو ئەم سیلسیلەیە هەیە. کللتوری عیرفانی ئیسلامی تەسەوفی ئیسلامی شتێکە کە هەموو مرۆڤایەتیشان نزیک پێوەکە ساڵانە بە دەیان و بە سەدان لێکۆڵینەوەی لەسەرەکە لە دنیا سەدان نەدەواتی لەسرە سایتی تایبەت هەیە بۆ هەموو بیرمە بۆ ئەو عارفە گەورانەی مێژووی ئیسلامی بۆیە گەڕانەوەی ئێمە بە بایەغدانیان پێی کاتێکدا ئەمە کللتوری خۆمانەی کۆمەلگای خۆمانە و شێوازی دینداری و ژیانی کۆمەلگای کوردیش تا جەنگی جیهانی یەکەمیش لەناو کۆمەلگای کوردستانیشدا هەر بم فۆرمە بوو بەم شێوازە خەڵک تەدەیونی کردووە تەدەیونێکی سۆفیانە بووە. بۆیە سەرباری ئەوەی کە وەڵامی و پرسیارە بۆچی بۆ ئەوە دەگەڕێەوە لە بەرۆی کە عیرفانی ئیسلامی عیرفانێکی ئەو پەڕی میهرەبانی و بەخشندەیی و چاکەکاری و ژیان دۆستی و کرانەوە و ئیستاتیکایە بە کورتەکەی دیوە هەرە ڕۆشنەکەی هەرە جوانەکەی. ئەبێ من ئەو پرسیارە بکەم بڵێم تەسەوفی ئیسلامی چییە و کەی دەرکەوتووە و هەروەها پەیوەندیشی بە فەلسەفە و زانستی ئیسلامیەوە چییە؟ تەسەوفی ئیسلامی دابڕاو نییە لە کۆی ئەو گفتوگۆ فکری و کللتوری و سیاسیانی کە لە مێژووی ئیسلامدا دروست بووە وەکو تەسەوفی مەسیحی شەروایە تەسەوفی هەموو ئاینەکان وایە. تەسەوف شتێک نییە تایبەت بە بێگاین تایبەتە یعنی شتێکە تایبەتە بە ئینسانەوە ئەم ئینسان حتا ئەگەر لە دەرەوەی دینێک و بیرباوەڕی دینیشدا خۆی بدۆزێتەوە چ جای لە ناو فۆرمەی لە فۆرمەکانی دی بۆیە تەسەوفی ئیسلامی وەکو هەر تەسەوفێشتر تێکەڵە لە کۆمەڵێک کارلێکی ناوەکی دەرەکی سیاسی کۆمەڵایەتی و کاریگەرە بە ئەو مناقەشە فکری و کەلامی و فەلسەفیانی کە لە مێژووی ئیسلامدا هەبووە. بەڵێ قۆناغا مێژوویەکانی چۆن هات؟ سەرەتای دەرکەوتنی ینی قۆناغ بە قۆناغ دەگۆڕێ. قۆناغی یەکەمیان توانی بڵین کە من لە وەکوتم هەر لە بەرگی 2-3 زۆرتر لەسەرەوەستاوم. زۆر قۆناغێکە نزیکە لە زوهدی ئیسلامی جۆرێکە لە گۆشەگیری لە دنیا تەرکە دنیا بۆ مانای کە دنیای تر نەیتوانیوە چیتر مرۆڤ تایدا بژی بەبێ ئەوەی تاوانبار بێ ئەوەی دەستی تێکەڵ بێ بە کۆمەڵێک بوار کە خۆی حەزی لێی نەکردووە. زوهدێکی ئیسلامی بووە لە سەدەی کۆتایەکانی سەدەی یەکەمی کۆچیەوە دەست پێ دەکات تا دەرکەوتنی رابعی عەدەوی کە لە رابعی عەدەویەوە چەمکی خۆشەویستی پەتی ینی خۆشەویستێک بەبێ هیچ مەبەستێک بەبێ هیچ ئامانجێک لە تەماحی چوونە بەهەشت و لە ترسی کەوتنە دۆزەخەوە نییە خۆشویستنی خوایە بە مجەڕەدی. کەواتە توانین بڵێن تایبەتمەندیەکانی تەسەوفە ئەمە یەکەم لە قۆناغ یەکەمدا دەبێتە تایبەتمەندی یەکەمی کە خۆشەویستیشی مجەڕەدە خۆشەویستێکە وەکو رابعی عەدەوی نوێنەراتی کردووە هیچ تەماع و تەماعێک و ترسێک و
سامێکی تیانە دواتر قۆناغ بە قۆناغ گەشە دەکات بە تایبەت بە کاریگەری کللتوری خوراسان و ئێران بایزیدی بستامی و حەلاج و بە تەنیشتەوانەوە جونەیدی بەغدادی و شبلی و کۆمەڵێک ناوی تر هەن هەرێکە بە شێوازێک لەبیرکردنەوە ئەم کللتورە دۆڵەمەندتر دەکەن قۆناغیش کە دەست پێ دەکات کە قۆناغی شەتەح و مەستی و قۆناغی کۆمەڵێک دەرکەوتنی زاهیری سەماعەوەی لە کوردواری پێڵێن سەما کە بریتە لە شیعر و گۆرانی و مۆسیقا بۆ تعبیرکردن لە دینداری دوای وردە گەشە دەکات تا دەگاتە ئیبن عەرەبی کە لە ئیبن عەرەبیەوەی تر ئەوەی پێی دەوترێ عیرفانی ئیسلامی یان تێکەڵەیەک لە فەلسەفە و لە لاهوت بێکەوە ئاش دەبنەوە و ئەم جۆرە تیور و تێگەشتنە بەرەم دێت. کەواتە ئیبن عەرەبی ئەمە کۆتا بەشە؟ کۆتا ئیبن عەرەبی پێشەوەی باسی کتێبەکە بکەین ئیبن عەرەبی خۆی کۆتا خاڵی ئەپیستمۆلۆژیای ئیسلامی عرفانی ئیسلامی یان لە دوای تا ئیبن عەرەبی قۆناغ بە قۆناغ فکری تەسەووفی ئیسلامی بە شێوەیەکی پەرت ئاڵۆز بە زمانێکی شیعری بە شێوازی جیاجات تعبیری لە خۆی کردووە بەڵام کە ئیبن عەرەبی دێت جارێکتر هەر هەمووی کۆکاتەوە و هەمووی دادەڕژێتەوە و بۆشایی و کلێنەکانی کەیەتی پڕیەکاتەوە بۆیە ئیبن عەرەبی کە لە سەدەی حەوت دادەمرێ 638 کۆچی لە دوای ئیبن عەرەبیەوە هیچ عارفێک و سۆفیەک نییە ئیزافەیەکی کردبێ کە ئیبن عەرەبی ئاماژەی بۆ نەکردبێ و هیچ عارفێک و سۆفیەکیش نەکەوت بێژە کاریگەری ئیبن عەرەبی. ئیبن عەرەبی بۆ معنایە کۆتا خاڵی ئەپیستمۆلۆژیای عرفانی ئیسلامیە و وەکو ئەوەش بۆ منیش پرسیارەکە بە تەحلیل لەسەر کتێبەکە بێ مەولانا دوای ئیبن عەرەبی کۆچی دوایی کردووە چەندە یەک زەمەندا ژیاون ئەو نزیکەی بە 35 ساڵ تا 40 ساڵێک پێم وابێ دوای ئیبن عەرەبی مردووە بۆیە لە زنجیرەکەی من کتێبەکەی مەولانا بەرگی پێنجەمە ئیبن عەرەبی بەرگی چوارەمە. بەرگی چوارەمە هۆکاری کەواتە ئەوەی کە هەردوو کتێبەکەت بێکەوە بڵاو کردوتەوەی کە پەیوەندیەکیان هەیە پەیوەندی زانی ئەم دوانە هەردووشان لە یەک زەمەندا ژیاون. ئیبن عەرەبی ئەو پەڕی وەکوتم ئەپیستمۆلۆژیای عرفانی ئیسلامیە ئەو پەڕی خاڵە کە فکری ئیسلامی لە ڕەهەندی عرفانەکەی و پێی گەیشتووە مەولانا ئەو پەڕی ئیستاتیکای عرفانی ئیسلامیە یعنی هەردووچیان دوو قوتبی زۆر گەورەی تەسەووفی ئیسلامی ئەمیان هەموو معریفەی تەسەووفی ئیسلامی کۆ کردوێتەوە ئەمیان هەموو ئیستاتیکای و عرفانی خوراسانی کۆ کردوێتەوە و لە یەک زەمەندا ژیاون و بوونەتە ڕەمزی ئیسلام ناسی لە دنیادا لە بەنمونای مەولانا ساڵی 2007 لە ئەمریکا ڕاپرسێکرا کە چێ شاعیرترین کەسە بەلای تۆوە پێم وابێ BBC کردی مەولانا ینی ئەمریکیەکان دەنجان بە مەولانادا مەولانا پێیان وابوو بە گەورەترین شاعیرە ئەوە لە ڕۆی ئیستاتیکی هونەریەکەوە بە پێوەری لەزەت لێوەرگتن شیعر چێژ وەرگتنە بە پێوەری ئەوەی کە ئەم ڕوحانی ئیستاتیکی و ئینسان دۆستیە و میهرەبانی کە لە مەولانا حتا ترامپ کە بوو بە سەرۆک کۆمار بنمونە بەو ڕوحیەتە ڕاسیزم و ئەنتی ئیسلامی کە دەستی پێکرد لە نەریتێک لە ئەمریکادا کەوت نەریتی خوێندنەوەی شیعرەکانی مەولانا بوو و لە مەراسیمەکان وەکو ڕەتفعلێک بەرامبەر ئەمریکیەکان باسی ئەوانە ناکەین کە مسلمان باسی ئەوان دەکەین کە مسلمان نین و هیچ بیانیەک نییە لێی بپرسی ڕوومی دەناسی نەڵێ نەیناسم ینی ئەمە بەو معنایە کە بۆ وەڵامی پرسیارە بۆچی ئەم دوانە بێکەوە لەبەرەوەی ئەم دوانە دوو قوتبە هەرە گەورەکەی تەسەووفی ئیسلامی نین بەتەنیا بەڵکو تەسەووفی مرۆڤایەتیشن یعنی زۆرن ئەو ڕۆژهەڵات ناسانەی و ئەو لێکۆڵایەرە بیانیانەی کە بە کاریگەری ئیبن عەرەبی مسلمان بوون و بە کاریگەری مەولانا فۆرمێک لە دینداریان اختیار کردوونەوە کاریگەران لەسەر ئاینی مەسیحی و لەسەر ئاینەکانی تریش داناوە بۆیە ئەم دوانم کە هەڵبژاردووە هەم هاوزەمانن هەم دوو کەسایەت یەکجار گەورن و هەم کۆکەرەوەی هەموو ئەوانی پێشخۆشیانن. بەڵێ ئەشێ ئەم دوو بەرهەمە وەک دوو کتێب یان دوو بەرهەمی هونەری و ئەدەبیش هەژمار بکرێ مەولانا بەڵێ لە مەولانایاندا هەرچەندە من ڕاستیدا ناقیدی ئەدەبینی مەمە دەبێ ئەوان قسەی سەر بکەم بەڵام مەولانا بۆ خۆی ئەو پەڕی هونەری ئیسلامیە ینی مەولانا شیعر و مۆسیقا و سەما کە هەر نامشانی کتێبەکەژەوەیە ئەم سیانەی سێ ڕەگەزی هونەرە جوانەکان سەرەکین لە ئەدەبیاتی مەولانادا ینی 800 ساڵ پێش ئێستا پیاوێکی بە تەمەنی 79 ساڵە بووە تەسەوور کە لە شوێنێک بە تەنیا سەمای کردووە شعری وتووە مۆسیقای ژەنیوە و ڕەباب حتا ئامێری ڕەباب وایە لە داهێنانەکانی مەولانایە ئەم کەسایەتیە بەڵام مەولانە کە ئەمەی کردووە و هونەرمەندێک نەیکردووە ئەو وەکو عارفێک کردووە پێی وا بۆ زمانی حەقیقی بۆ تعبیرکردن لە خۆشەویستی لە میهرەبانی مۆسیقایە چکە مۆسیقا معنای تیانە ئیحساسی تیایە واتای تیانە بەڵکو لە بری واتە هەست و چێژی تیایە و پێی وایە خوایەتی
خواپەرستی چێشکردنە باوەڕکردن نییە یعنی ئەوە نییە باوەڕ بەخوا بێ ئەوەیە باوەڕبوون بەخوا ببێت بە لەزەت ببێت بە چێش چکە ئەسلی فکرەکە لای مەولانە لە ئیماندا ئەوەیە بۆیە مەولانە شتێکیش هەر چێژە بینن بەڵێ بۆیە وتراوە تەسەوف حاڵە قال نییە یعنی بۆ ئەوەی لە تەسەوف بگەی هەر ئەوە بەز نییە گوێیان لێ بگری بەڵکو ئەوەیە دەبێت ممارەسەیشی بکەی چونکە عرفان وەکو هوەرێک هوەری ژەمەیە هوەر چێژ وەرگرتنە بۆیە مەولانە بەڵێ بەڵام چێژ ئەو چێژەی مەولانە پێت دەدا چێژێکی عرفانیە و وەکوتم ئینسان دۆستی و میهرەبانی و بەخشندەیی و مرۆڤ دۆستی تیا دەدۆزیەوە بەڵێ ضرورەتی ئەم دوو کتێبە یاخود ئەم زنجیرە کتێبە بۆ کتێب بە باوەڕی من یەک گەمانە دوو کەسات یەکجار گەورن و پرۆژێژ لە ئاراستەی ئەوەیە کە ئەو دیوە جوانەی مێژووی ئیسلامی بینەوە جارشکە بیناسیێنینەوە دووەمیان ئێمە لە زەمانێکدا دەژین کە فۆرمی دینی تایدا فۆرمێکی یەکجار توندوتیژە فۆرمێکی زبرە فۆرمێکە لە وەکو مەولانە ناوینەوە فۆرمی یەجوز و لا یەجوزە فۆرمی ڕوحانیەت و ئەوەی تیانە هەوڵدانە بۆ بەدەنگ هێنانەوەیان من لەو پرۆژێ بەگشتی خاڵک کە بەلامەوە گرنگ بووەوەیە من قسە ناکەم بەڵکو ڕێگا بدەین ئەوان قسە بکەن پرسیارەکەەوە بووە مەبەستیان چی بووە بۆچی وایان وتووە بۆ مەولانە بۆ مۆسیقات چوان مەبەستی چی بووە بۆم حکایەتەکە جێڕاوێتەوە یعنی ئەوە طبعا لە ڕووی تیۆریەکەیەوە لە ڕووی فکریەکەەوە ئیبن عەرەبی دۆڵەمەندترە ئیبن عەرەبی گەورەترە ئیبن عەرەبی تێرترە لە ڕووی ئیستدلالاتی قورئانی و عەقلانی و شەرعەتی دینیەوە زیاتر ئەو لەو ڕۆ ئەویان زاڵترە بەڵام مەولانە لە ڕووی ئێستاتیکی هونەریەکەوەیەتی بۆیە بایەخی من بۆ ئەوانە بۆ ئێستا بریتە لەوەی کە ئەم فۆرمە دینداریە کە فۆرمی دینداری کۆمەلگای کوردیش بۆ لە ڕابردوودا کە دینداریەک بووە ئەو پەڕی میهرەبانی و چاکەکاری و بەخشندەی بووە بە پێچەوانەی فۆرمێک لە دینداری کە لە کۆمەلگای ئێمە دەنگەداتەوە کە سەدایەکی ناخۆشە و زبرە و توندوتیژە و تەشیر و قسەی زبر و قسەی ناشینی زۆرتیان ئەمانە ڕۆڵ و کاریگەریانە بێت لەسەر ئەم دیوەی من هیوادارم بۆ هیوا نووسیومەکە کاریگەری هەبێ ئەگە ئاستێشێک جا بچووکیش بێت چکە لە ڕاستیدا خوێندنەوە و کتێب بە تاقی تەنە ناتوانە گۆڕانکاری هیچ کۆمەلگای دروست بکە بەڵام بۆ ئاراستەیە من پێم وایە کە خزمەتی ئەو خیتابە ئاینیە ئینسان دۆستیە و لە ڕاستیدا ئەم ئیسلامیش ینی ئەو حەقەش ئەو قسەیش بکەین کە کللتوری ئیسلامی کللتوری هەمومانە کللتوری نوخبەیەک نییە گروپێک بووی نییە بە ناوی دینەوە قسە بکە و دین لە من تۆ بسێنێتەوە دین مڵکێکی گشتیە ینی هی هەموو پێکاتەکان و هەموو ئاراستەکانی کۆمەلگایە و لە ئیسلامدا یەکێکە لەو دینانی کە پیاوی ئاینیتیانە و پێدەوتێت ڕەجول الدین کە احتیکاری حقیقەتی دینی بکە و بەناچاری هەر دەبێت ئەو قسە بکە و بەناچاری دەبێت هەر ئەو فتوا بدا و پێی وابێکە مەرجعیەتی دینی لای ئەوەیە پێش هەموو شتێکەوە تاوانێکە بەرامبەر بە خودی دینەکرێ ئەم ئیشەی من و من وتم هیچم نەکردووە من هاتووم بن عەرەبیم لە مێژووە هێناوەتەوە جارێشتر ئەو قسانێک کە کردوێتی ئەم لێکدانەوەە بیانوەکانی سیاق سیاسی و کۆمەڵایەتێکی جارێک کە نمایشم کردوێتەوە هیوادارم بە بێلانانە و کارم کردبێت باش ئەمە ڕەفزە لە لای پیاوانی ئاینی تەسەوف لە مێژووی ئیسلامدا ڕەوتێکە لە ڕەوتەکان لە لای باقی ڕەوتەکانی کە ڕەفز بووە یعنی بە تایبەت ئەو ڕەوتێک کە ناو دەدرێت بە ڕەوتی سەلەفی ڕەوتێک بووە هەمیشە تەکفیر کراوە هەمیشە بە خەڵکی تاوانبار و بە بیدعەتی و بە دوور لە دین وەسف کراوە بەڵام تەسەوف ڕەوتێکە کە هیچ کات خۆی سەرقاڵ نەکردو بە وەڵامدانەوە یعنی یەک حکایەتێک جا بچووک لەسەری من عەرەبی بنمونە جارێکیان پیاوێک زینەوە بە من عەرەبیەدا بە پێوەی کە وەکو حکایەتەکە جێڕێتەوە یەکێک لە موریدەکانی پێی دەڵێ بۆ جوابی نادەوێت دەڵێ جوابی چێ بدەمەوە دەڵێ ئەمەی کە زینەوەت پێدا دەڵێ ئەو زینەوێک بەیەکێک دەدا کە لە خەیاڵی خۆیدایە من بۆ واقعی وانیم بۆ جوابی بدەمەوە بۆ ئەمان لە مێژووی خۆیاندا ئیمانیان متمان باوەڕیان بە وەڵامدانەوە نەبووە و پێیانوا بە سەرقاڵی خواپەرستی خۆیان بن گەورەترە لەوەی کە بکەونە ناو شەڕەقسە و شەڕەزنێ بۆیە بێگومان ئەمانە لەیان بەڵام بە پێچ لە بەرامبەردا هەمیشە تەکفیر کراون هەمیشە وەکو ڕەوتێکی لە دەرەوەی ئاین سیرکراون لە لای چیەوە لە لای ئەو ڕەوتێکە خۆی ڕەوتێکی نائینیە ڕەوتێکی دنیای ڕەوتێکی بەرژەوەندی خوازە ئێمە چۆن ئەتوانین سوود لە با بڵێن تێڕوانینەکان وەرگرین ئێمە باوکو و باپیر و دایک و داپیری ئێمە ومانان هەموو ئەوانەی کە من و تۆ ئەوانەی کە گوێشان لێمێنە سەر پشێوە ئاینە دینداریان کردووە یعنی شتێک نییە بڵێ لە کۆمەلگای کوردی غەریب بێ ئەسلی دیندار لە کۆمەلگای کوردیدا ئەم فۆرمە ئاینە نەخێرم ئەم شێوازە ئاینە میهرەبانیە بووە یعنی جاران خەڵک چۆن پیاوێکی بەتەمەن یا ژنێک یا خێزانێک گۆشتی نەبرژاند و بۆی بۆنەکەی نەچێتە جیرانەکەی بوو ئەوەی وجدانی ڕێگای پێنە چی ڕێگای لێگرتووە ئاین ڕێی لێگرتووە ئەم میهرەبانی و چاکەکاری و
ئەوە ژیان دۆستی کە هەبووە ئاین فێری کردووە مەلای گەورە کە هاتووە داوای کردووە کچ و کوڕبێکەوە بخوێنێت چی وای لێ کردو ئاین پاڵی پێوەناوە نالی و سالم و مەحوی و هەموو شاعر کلاسیکە گەورانی ئێمە جەزیری و خانی ئەمانە خۆ لە حوجرە گەورە بوون مەڵام چ ئەدەبیاتیش دینی گەورە بوون لەسەرەوە ئەدەبیاتی دینی گەورە بوون. ئەدەبیاتی وڵاتانی تر هیچ کاریگەریەکیان هەبووە لەسەر گەشە پێدانی عەقڵی ئیسلامی بۆ نمونە ئەدەبیاتی یۆنانی؟ بێگومان فەلسفەی یۆنانیم لە بەرگی یەک زۆر قسەم لەسەر فەلسفەی یۆنانی کە دێت لە سەدەی سێوە وەرەجێڕێ لەلایەن دەسەڵاتی سیاسی ئەم کات کە خەلیفە بووە بڕیاریداوە بە وەرجێڕانی ئەدەبیاتی بیانی قۆناغ بە قۆناغ کاریگەری جیاجیایی لەسەر عەقڵ و کلتوری و گەشەکردنی فکری ئیسلامی داناوە بێگومان یعنی تەسەوف ڕەنگە کاتمان نەبێت لە کتێبانە باس کردووە لە قۆناغی لە قۆناغەکاندا هەموو ئەو کلتورە فەلسەفیە لە خۆ دەگرێت بەڵام بە شێوەیەک دای دەڕژێتەوە کە جیاوازە لە سەرەتاکی خۆ. ئەو سەرچاوانەی کە بەڕێستان پشتان پێوەستووە بۆ ئەم کتێبانە سەرچاوەکان جیاجیان سەرچاوەکانی کەم کتێبەکان خۆیانن ئیبن عەرەبی کتێبەکانی لە فتوحاتی مەککەوە بۆ فسوس بۆ کتێبەکان بۆ ڕەسائیلەکانی بەنمونە دواتر لێکۆڵیارە گەورەکان کە لەسەر ئیبن عەرەبی لە دنیا دەراساتیان کردووە ڕۆژهەڵات ناسە گەورەکان دواتر لە جیهانی ئیسلامی چێن ئەوانەی کە لە تۆپ دەراساتن لە زانکۆکانی جیهان کتێبەکانیان وەکو مەنهەجێک خوێندر لەسەر ئیبن عەرەبی هەمان میتۆد لە بۆ مەولاناش بەکارمێناوە. هیچ زنجیرێکی تر بەڕێوەیە لە دوای ئەم 5 زنجیرە تەمەن و کات و تاقەت ڕێگابدا تەواو نابێت تەمەن تەواو دەبێت و ئەمیشانە تەواو نابێت تەمەن درێژ بیت. زۆر سپاس دەکەم زۆر بەڕێز جەمال حوسێن نووسەر و ڕووناک بیر سپاس جارێکی تر بەخێر هاتی.